ئەو کوڕەی دارستانێکی دروست کرد. چیرۆکی ڕاستەقینەی جاداف پاین. باشترین کات کە نەمامێکی تیا بڕوێنیت 20 ساڵ لەمەوە پێش بوو. دووەم باشترین کات کە نەمامێکی تیا بڕوێنیت ئێستایە. لە هەندستان لەسەر دوورگەیەکی گەورە لە نێوان خێزان و کێڵگەکاندا کە بە سەختی کاریان دەکرد، کوڕێک دەژیا کە درەختی خۆش دەویست. درەختەکان بە واتای سێبەر و خواردن و پەناگەهێن بۆ زۆرێک لە مرۆڤ و گیانلەبەر و باڵندەکان. لە وەرزێکی زستان و لە کاتی بارانبارین ژمارەیەکی زۆر لە درەختەکان کە زەوی ئەو ناوچەی داپۆشی بوو. لافا و درەخت و گژوگای دوورگە بنرخەکەی کوڕەکەی لەگەڵ خۆی دەبرد تا دەهات ڕووبەرە سەوزایەکان بچووکتر دەبوویەوە، تەنها لەم و خاکێکی ڕوتەنی لە دوای خۆی جێدەهێشت. کوڕەکە بە چاوی خۆی دەیبینی کە گیانلەبەران و خشۆکەکان لەسەر ئەو خاکە لەماوەیە خەریک بوو دەمردن و ماڵەکانیان دەڕووخان و تێک دەچوون. دەترسا لەوەی گیانلەبەرەکان بەبێ درەخت لە ناو بچن و نەمێنن، بە هەمان شێوە مرۆڤیش بەرەو لە ناوچوون بچێت. کوڕەکە گەڕایەوە بۆ گوندەکە و ئەو مەترسەی بۆ دانیشتوانی گوندەکە باس کرد. خەڵکە بە تەمەنەکەی گوندەکە ئامۆژگاری کوڕەکەیان کرد کە تەنها ڕێگە بۆ پاراستنی گیانلەبەرەکان دروستکردنی ماڵێکی نوێیە. پاشان 20 نەمامی قامیشیان بەخشی بە کوڕەکە. کوڕەکە بە تەنها و بەبەلەم بە ڕووبارە قوڕاویەکەدا ڕۆشت. هیوای دەخواست کە هەموو ئەو زەویە بە درەخت سەوز بکات. بەڵام پێویست بوو سەرەتا لەو شوێنە لەماوەیە فراوانەی نزیک خۆی دەست پێ بکات. زەویەکە ڕوتەنیەکی زۆر بوو بۆ گیانلەبەران، کناری ئاوەکەش نماوی بوو تا نەمام توانێت گەشە بکات. ئایا قامیش لێرە دەڕوێت و گەشە دەکات؟ کوڕەکە هیوای دەخواست. بەردەوام بوو لە چاندنی نەمامەکان، دانەیەک، دوان، سیان. هەموو ڕۆژێک نەمامەکانی بەدەست ئاو دەدا. ئارەقی دەکرد و دەچەمایەوە بۆ ئاودانی نەمامەکان. سیستەمێکی ئاودانی دروست کرد تاوەکو ئاوکاری بکات. بەدەست سەتڵ ئاوی لە ڕووبارەکە دەهێنا، دەستەکانی ماندوو بوون و پشتی ئازاری پێگەشت. ڕۆژانە چاودێری نەمامەکانی دەکرد و دەیپاراستن. بە تێبەڕبوونی کات نەمامەکان گەورە بوون. کاتێک نەمامەکانی دەبینی بە شێوەیەکی دروست و باش گەشە دەکەن، شانازی بە کارەکەیەوە دەکرد، بەڵام قەلەق و دوودڵ بوو لەوەی کە کردوێتی بەس نییە و پێویستە کاری زیاتر بکات. بیری کردەوە چی بکات بۆی ئەم ڕووبارە وێرانکارە لە ڕاماڵین بوەسێنێت و پەناگەیەک بۆ گیانلەبەران دروست بکات. ئەگەر کوڕەکە بیوێت نەمامی زیاتر بڕوێنێ، ئەوە پێویستی بە خاکێکی بەپیت هەیە. پاشماوەی مانگا و کرمی زەوی و مێرولەی سپی خستە سەر بەلەمەکەی. بەڕێوە بوو بۆ ماڵە نوێیەکەی. مێرولە سوورە تووڕەکان قەپیان لە قاچی دەگرت. لە گوندەکانی دراوسی تۆی گوڵ و درەختەکانی دەیێنا. هەموو ڕۆژێک بەناو گژوگیادا ڕێگایەکی زۆری دەبڕی بۆ خواری ڕووبارەکە بە مەبەستی ڕواندنی نەمامی زیاتر. ساڵان تێپەڕی و کوڕەکە گەورە بوو، بە هەمان شێوە دارستانەکەش گەشەی کرد و فراوان بوو. 10 هێکتار، 20 هێکتار و
دواتر 40 هێکتار دارستان. پاش تێپەڕبوونی چەندین ساڵ ژیانی کێوی گەڕایەوە بۆ دوورگەکە. گامێش و کەرکەدەن و جۆرێک لە مەیمون و مارەکان و باڵندەی کۆچەری و فیل. دارستانی کوڕەکە پڕبوو لە ژیانی جۆراوجۆر. هەمووان دڵخۆش نەبوون. ترس هەموو گوندەکەی گرتەوە کاتێ پڵنگ گەشتە ناو دارستانەکە. کوڕەکە نەمامی زیاتری ڕوان تا سەرنجی گیان لە بەرە بچووکەکان ڕابکێشێت و بێنە ناو دارستانەکەوە بۆی پڵنگەکان باسوودەیی لە دارستانەکەدا بمێننەوە. فیلەکان دەچوون بۆ خواردنی کشتوکاڵی گوندەکانی دراوسێن. بۆی پیاوەکە نەمامی بەری زیاتری ڕوان تا فیلەکان لە کاتی برسێتیدا لە بەری ئەو درەختانە بخۆن. هەندێک کەس درەختی دارستانەکەیان دەبڕێەوە تا خانووی لێ دروست بکەن. بەڵام پیاوەکە لەوێ بوو تا لە شوێنی درەختە پڕاوەکان نەمامی نوێ بڕوێنێ. هەندێک کەسی تر دەیانویست گیانلەبەرەکان ڕاوبکەن و بۆ شفرە و کوڵکەکانیان. بەڵام پیاوەکە لەوێ بوو بۆ ڕێگریکردن لە ڕاوکردن و پاراستنی گیانلەبەرەکان. کەسانێکی کەم باوەڕیان دەکرد ئەم دارستانە بەردەوام بێت و گەشە بکات، بەڵام پیاوەکە باوەڕی بەهێز و ئیرادەی خۆی هەبوو. ئێستا لە هیندستان لەسەر دوورگەیەکی گەورە لە نێوان ژیانی کێوی و ئەو درەختانەی کە زۆر بەرزن، پیاوێک دەژی کە دارستانێکی دروست کرد. دارستانەکە پێی دەوترێت مۆلای بە ناوی پیاوەکەوە، جاداف مۆلای پاین، کە هەرگیز نەوەساوە لە ڕواندنی نەمام و هەڵپاچین و پارێزگاریکردن لە دارستانەکە. تەنها بە ڕواندنی نەمام زەوی دەپارێزرێ و ڕزگاری دەبێت. جاداف پاین